سلامی خواتان لێ بێ هاوڕێیانی خۆشەویستم خوشک و بەرامبەر ڕێزەکان ئەگەر خۆی گەورەی یارمەتیمان با ئەوە ئیتر ئێمە هەنگاوانین هێوا شێواش بۆ ناوی دە ڕۆژە مبارەکەکە دە ڕۆژی یەکەمی مانگی ذی الحیجە ئەو دە ڕۆژە مبارەکە کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە سوێنی پێ ئەخوا و خوای تەعالاش سوێن بە شتێک ناخوا ئیلا شتێک نەبێ زۆر گەورە بێ. خوای تەعالا فەرمێ والفەجر وليال عشر زانایانە فەرمن لەیالی عشر ئەو دە ڕۆژە مبارەکەی یەکەمی مانگی ذی الحیجەیە. ئەم دە ڕۆژە زۆر زۆر مبارەکە خۆشەویستەکانم، زۆر زۆر مبارەکە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ هیچ کردەوەیەک لای خوای پەروەردگار ئەوەنەی ئەو کردەوانە خۆشەویست نییە کەوا لەم دە ڕۆژە ئەنجام بدرێ. وتیانای پێغەمبەری خوا ئەسحابەکان وتیانای پێغەمبەری خوا تەنانەت جیهادکردنیش لە پێناوی خوای پەروەردگارە. جیهادکردن زۆر گەورەیە چونکە ئینسان ڕۆح و ماڵی بەختەکە لە پێناوی خوای پەروەردگارە، زۆر زۆر گەورەیە. هیچ کارێک نییە ئەو نێوە گەورە بێت کە تۆ ڕۆح و ماڵەکەت بەختکەی لە پێناوی خوایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی تەنانەت جیهادکردنیش ئەوەنەی ئەو کردەوانە خۆشەویست نییە لای خوای پەروەردگار مەگەر کەسێک بە ماڵەکەی و بە نەفسی و ماڵی دەرچێ بۆ غەزا و بۆ جیهاد بەڵام بە هیچیان نەگەڕێتەوە بەلای خوای پەروەردگار، ماڵەکەشی تیا بچێ و خۆشی شەهید ببێ لە پێناوی خوایە. مەگەر ئەو کەسە کردەوەکەی ئەوەنەی ئەو کردەوانە لای خوا خۆشەویست بێ. بۆیە بەڕێزانم فرسەتە، بەڕاستی فرسەتە لەم دە ڕۆژە ڕۆژێکی تایە کە پێوتێ ڕۆژی عەرەفە کە زۆر پیرۆزە لای خوای پەروەردگار. ئەو ڕۆژەیە کە حاجەکان لەسەر لە گۆڕەپانی لە ساحەی عەرەفاتە ئەوەستن. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ الحەج عەرەفە، ئەفەرمێ بەڕاستی حەج عەرەفەیە. یعنی چونکە ئەگەر لە عەرەفە حاجی نەگاتە عەرەفە و لە عەرەفە نەوەستێ حەجەکەی دروست نییە. ئەمەندە گەورەیە. ئەمجا دوعای ئەو کاتە دوعای ڕۆژی عەرەفە گەڕانەوەی نییە. خۆشەویستەکانم زۆر گەورەیە لای خوای پەروەردگار. ڕۆژی عافواتی عامە، لێبوردنی گشتی خوای پەروەردگارە لە حاجەکان و لە مسلمانان. ئەو ڕۆژە مبارەکە ئەکەوێتە ڕۆژی نۆیەمی ئەم دە ڕۆژە مبارەکەوە. هەروەها ڕۆژێکی تریشمان هەیە کە زۆر مبارەکارەکەوێتە ئەم دە ڕۆژەوە، ئەویش ڕۆژی جەژنی قوربانە، ڕۆژی دەیەمە، ڕۆژی قوربانی کردنە. ڕۆژە گەورەکەیە، جەژنە گەورەکەیە لە لای خوای پەروەردگار. یەوم النەحر کە لای خوای پەروەردگار زۆر زۆر گەورەیە، زۆر زۆر گەورەیە. ئەویش ئەکەوێتە دەیەم ڕۆژی ئەم دە ڕۆژە مبارەکەوە. ئەم دە ڕۆژە مبارەکە لای خوای پەروەردگار زۆر زۆر گەورن بەڕێزانم، زۆر زۆر گەورن. بۆیە فرسەتە ئینسان هەوڵ بدا کردەوەی جوان و کردەوەی چاک زۆر لەم ڕۆژانە ئەنجام بدە. تەسەورەکەن خۆشەویستەکانم هەندێک لە ئیمامەکان وەکو ئیمامی ابن حەجەر و ئەمانە وتویانە ئەم دە ڕۆژە لە دەشەوی ئەخیری ڕەمەزان گەورەترە، وتویانە چونکە دەشەوی ئەخیری ڕەمەزان ڕاست ڕۆژوی تیا ئەنجامەدرێ، نوێژی تیا ئەنجامەدرێ. وتویانە دەشەوی ئەخیری ڕۆژی ڕەمەزان نوێژی تیا ئەنجامەدرێ، ڕۆژوی تیا ئەنجامەدرێ، خێر و سەدەقاتی تیا ئەنجامەدرێ، بەڵام حەجی تیا ئەنجام نادرێ. بەڵام ئەم دە ڕۆژە مبارەکە نوێژی تیا ئەنجامەدرێ، ڕۆژوی تیا ئەنجامەدرێ، خێر و سەدەقات و زەکاتی تیا ئەنجامەدرێ و حەجیشی تیا ئەنجامەدرێ کە ڕوکنێکی گەورەی ئیسلامە کە لە عمر تا یەک جار لەسەرت فەرزە. بۆیە خۆشەویستەکانم زۆر فرسەتە، زۆر فرسەتە. هەلێکە لەوانەیە دووبارە نەبێتەوە. فرسەتە ئێمە لە دەستی نەدەین، فرسەتە هەوڵ بدەین کردەوەی چاکە زۆر بکەین لەم ڕۆژە مبارەکانە. بە تایبەت خۆشەویستەکانم، بە تایبەت ڕۆژوگرتن ئەگەر بۆمان ئەکرێ بتوانین ڕۆژوو لە هەر نۆ ڕۆژەکەیە، طبعا نۆ ڕۆژی دروستە ڕۆژوو بگری، ڕۆژی دەیەمی دروست نییە ڕۆژوو بگری، ڕۆژی جەژنە، ڕۆژی خواردن و خواردنەوەیە دروست نییە تایە ڕۆژوو بگیرێ. بەڵام ئەم نۆ ڕۆژەکەی تر سونەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و بە تایبەت ڕۆژی نۆیەمیان کە ڕۆژی عەرەفەیە، ئەو ڕۆژەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئومێدەوارم خوای پەروەردگار بیکاتە کەفارەتی ساڵێکی گوناحی ساڵێکی پێش و ساڵێکی پاش بۆ ئەو کەسانی کە ڕۆژوی تیاگرن. ڕۆژی عەرەفە، ڕۆژی عەرەفە زۆر گەورەیە. هەروەها خۆشەویستەکانم هەوڵ بدەن
لەم دەڕۆژە نوێژەکانتان بە جەماعەت لە مزگەوت ئەنجام بدەن، لە دەستی خۆتانی دەرمەکەن، هەوڵ بدەن تا ئەتوانن ئەگەر بۆتانەکرد شەو نوێژی بکەن، هەوڵ بدەن قورئان زۆر بخوێنن. خۆشەویستەکانم، إن هذا القرآن يهدي للتي هي أقوم. قورئان ئەو پەیامە گەورەی خوای پەروەردگارە کە خوای تەعالا بۆ پێغەمبەر ئەینێرێ و پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیگەیەنێ بە ئێمەی ئومەتی ئیسلام تاوەکو منهەجی ژیانمان بێ، تاوەکو ببێتە بەڵگەیەک بۆمان لە ڕۆژی قیامەتە، بڵین خوایە ئێمە ئەم قورئانەمان پێگەیشت، خوێنمانەوە، عەمەلمان پێ کرد، بۆی ببێ بە بەڵگە، چونکە قورئان یا بێ بە بەڵگەیەک بۆت لە ڕۆژی قیامەتە، یا بێ بە بەڵگەیەک بەسەر تۆ خوا پەنامان بدات. خوای پەروەردگار لەوانەمان نەگێڕی کە قورئان ئەبێتە بەڵگە بەسەریەوە کە پێی گەیشتووە و نەیخوێندووە و عەمەلی پێ نەکردووە. خوا پەنامان بدە. عەمەلکردن بە قورئان ژیانی دنیات ڕووناکەکاتەوە و هەروەها ژیانی ئاخیرەتیشت. لە ڕۆژی قیامەتە قورئان ئەبێتە شەفاعەت بۆت، لەگەڵ ڕۆژوە تکاو شەفاعەتت بۆکەن لە لای پردی سیڕاتە. بۆیە خۆشەویستەکانم، فرسەتە بەڕاستی هەوڵ بدەن خێر و سەدەقات زۆر بکەن. خێر و سەدەقەی ئەم مانگە یان ئەم دەڕۆژە، خێر و سەدەقەی ئەم دەڕۆژە جیاوازە لە کاتەکانی تر. ذکرکردن بەڕێزان، ذکرکردن بەگشتی سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله. صلوات دان لسر پیغمبری خۆشەویستمان صلى الله عليه وسلم. سبحان الله وبحمده سبحان الله العظيم. ئەم ذکرانە هیچی لە دەست خۆتان دەرمەکەن و بە تایبەتی ئەو ذکرە کە تایبەتە بەم دەڕۆژە، هەر لە ئەوە ڕۆژەوە حتا آخر ڕۆژی تۆ ئەتوانی ئەو ذکرە بکەی، ئەویش ذکری الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. هەوڵ بدەن ئەم ذکرە زیندوو بکەنەوە. ئیمامی عومەر کاتێک لە مینا ئەم ذکرەی ئەوت لەگەڵ یا ئەصحابەکان ئەیانوت مینا ئەهاتە لەرزین، مینا ئەهاتە لەرزین. ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە تایبەت بەناو بازاڕ تێپەڕین و ئەم ذکرانیان دووبارە کردەوە، ئەیان خستوە یادی مسلمانان و مسلمانان لەگەڵیان ئەیانوتەوە. فرسەتە خۆشەویستەکانم، فرسەتە دووبارە نابێتەوە. هەروەها خۆشەویستەکانم، هەوڵ بدەن قوربانی بکەن، هەوڵ بدەن قوربانی بکەن و قوربانیکردنیشتان هەوڵ بدەن بیخەنە ڕۆژی یەکەم جەژنەوە کە ئەکەوێتە آخر ڕۆژی ئەم دەڕۆژە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر ڕۆژی جەژن یەکسەر خوتبەکەی تەواو بکردایە کە دائبەزیە خوارۆ قوربانەکەی لە شوێنی نوێژەکە ئەکرد، لە مۆسەڵا ئەکرد و ئەصحابەش ئەیان کرد، چونکە ئەوە بەری ئەو ڕۆژ دەڕۆژە مبارەکە ئەکەوێت. ڕاستە ڕۆژی دووەمی جەژن و سێیەمی جەژن و چوارەمی جەژن قوربانی دروستە، بەس ڕۆژی یەکەمی خێرەکەی جیاوازە. خێرەکەی جیاوازە. خۆشەویستەکانم، هەوڵ بدەن ئین شاء الله تعالی ئەم دەشەوە جیاواز بن. چۆن ڕەمەزانتان ئاوادان کردەوە بە ڕۆژ و ئاوادان کردەوە بە شەو نوێژی و تەراویح، ئاوادانتن کردنەوە بە خێر و سەدەقات و زەکات، ئەم ڕۆژانەش هەوڵ بدەن ئاوادانی بکەنەوە، بە تایبەتی حاجە خۆشەویستەکانمان کە ئێستا هەمویان لەوێن. یا ڕەبی خوایە حەجەکانیان لێ قبول بکەی. ئێوەش هەوڵ بدەن. فرسەت دووبارە نابێتەوە. هەموو ساڵێکەوە ناچن بۆ حەج، هەموو کاتێک ناچن بۆ حەج. فرسەتە. هەوڵ بدەن ئەم دەڕشە و ڕۆژە عیبادەتی زۆرتیا بکەن، بە تایبەت عەرەفات، بە تایبەت هەوڵ بدەن دوعا بۆ خۆتان و بۆ ماڵ و مناڵتان و بۆ مسلمانان و بۆ هەموو خەڵکی بکەن. زۆر فرسەتە خۆشەویستەکانم. یا ڕەبی خوای پەروەردگار بخاتە ناوە جوانەکانی خۆی بکاتە نصیبمان و لەوانەمان بگێڕێت کە ئەم فرسەت و هەلە لە دەست نادەین. ئامین.